گۆڕانی ڕاستەقینەوە هەرچەندە مرۆڤەکان ناتوانن بە ڕاستگۆی وەڵامی پەیامی ئینجیل بدەنەوە تەنها کاتێک نەبێت ڕوحی پیرۆز دڵیا دەکەوتەوە، بەڵام پێویستە هەموو هەوڵێک بدەین بۆ ئەوەی یارمەتیان بدەین بە پاڵنەرێکی پاکەوە وەڵام بدەنەوە. ئەم بنەمایە بە شێوەیەکی نائاسایی ڕوون دەبێتەوە. سەرەتای ئەم بەسەرهاتە ئەوەی کاتێک فیلپۆس ئۆرشەلیمی بەجێهێشت و چووە شاری سامێرە. با سەرەتا پێکەوە بیر لەوە بکەینەوە کە فیلپۆس یەکێک بوو لە 7 پیاوەی کە هەڵبژارد بۆ ئەرکێکی تایبەت، ئەویش گرنگیدار بوو بە باوەڕدارانی ئۆرشەلیم کە پێداویستی تایبەتیان هەبوو. ستیفانۆس بەهۆی ئیمانی بە مەسیح شەهید بوو، فیلپۆس بەهۆی ڕێنمایی ڕوحی پیرۆزەوە جوڵا و چووە سامێرە. لەوێ چاوی بۆ پیاوە دەکەوێت کە ئەم بنەمایەی ئەمڕۆ باسی دەکەین جێبەجێ دەکات، بەڵام بە تەواوی بە شێوەیەکی پێچەوانەیی چونکە پاڵنەری پاکی نەبوو. لێرەدا باسی شیمۆنی ساحیر دەکەین. با چیرۆکەکە لە کردار بەشی 18دا بخوێنینەوە کە لە ئایەتی 9 دەست پێ دەکات. پێشتر لە شارەکە پیاوێکی هەبوو ناوی شیمۆن بوو. جادووی دەکرد و خەڵکی سامێرای سەرسام کردبوو. دەیگوت پیاوێکی پایەبەرزم، گەورە و بچووک هەموو گوێیان لێ دەگرت و دەیان گوت ئەو پیاوە بەهێزی خودا گەورە ناو دەبدرێت. ئەوان گوێیان بۆ دەگرت چونکە لە مێژ بوو بە جادووەکانی سەرسامی کردبوون. بێگومان ئێمە نمایشی سیحراوی زۆر سەرنجڕاکێشانمان بینیوە و زۆربەی کاتەکان ساحیرەکان یان ئەنجامدەرەکە بە بینمەکان دەڵێت ئەوەی دەیکاتە فریودانی بینینە سحر بە بەکارهێنانی جوولە خێرا و سووک و ڕەنگە هەندێک دووکەڵ یان ئاوێنەی پێچەوانەکەر. زۆر کەس کە لەو شارەدا دەژیان پێیان وابوو شیمۆن ساحیرێکی زۆر پرۆفیشناڵە، بەس سحرەکە خەڵکی فریو دەدات. کاتێک خەڵک دەیانگوت کە ئەو هێزی گەورە خودایە، ئەو لەگەڵ ئەم بابەتدا دەرگیر بوو، هەروەها زیاتر خەریکی پەرەپێدانی بوو. بۆیە شیمۆن پاڵنەری هەڵەی هەبوو. دەبینین کە چۆن پاڵنەرێکی ناپاکەکانی لە شێوەی گۆڕانێکی سەختەدا دەردەکەوێت. با بەردەوام بین لە خوێندنەوەی چیرۆکەکە و کاردانەوەی سەرەتایی. شیمۆن بینین بەرامبەر بەو شتانەی کە بیستوویەتی و بینیویەتی دەربارەی ژیان و خزمەتەکەی فیلپۆس لە بەشی 8 ئایەتی 12 دەخوێنینەوە. بەڵام کاتێک باوەڕیان بە فیلپۆس کرد، لێرەدا باسی ئەو کەسانەی دەکات کە فیلپۆسیان بینیوە، ئامۆژگاریان دەکا مۆجیزەی ڕاستەقینەکانی ئەنجام دەدات. نیشانەیان لە ڕوحی پیرۆزەوە بینیوە کە ڕێگەی بە فیلپۆس داوە ئەنجامی بدات. ئەمە ئەزموونێکی زۆر ناوازە بووە کە بە نێردراوان و ژمارەیەکی زۆر کەمی خزمەتکارانی خودا دراوە، وەک ئەو 7 پیاوەی هەڵبژێردرا بوو بە خزمەتکردنی مێزەکان لە ئۆرشەلیم. ئەمە هێزێکی تایبەت بوو لە ڕوحی پیرۆز پێیانی بەخشی بوو. هەر بۆیەش کاتێک ڕوحی پیرۆز فیلپۆس بەکارهێنا بۆ ئەوەی هەستیت بە مۆجیزە و ئامۆژگاریەکردن بە ئەنجیل، دەخوێنینەوە کە فیلپۆس مزگەنی پاشایەتی خودا و ناوی عیسا مەسیحی پێدان، باوەڕیان کرد، ژن و پیاو لە ئاو هەڵکێشران. شیمۆنێش باوەڕی هێنا. کاتێک سەیری سیاقی گێرانەوەکە دەکەین، ڕەنگە بپرسین ئایا شیمۆن بەڵام باوەری بەو مۆجیزانەی هەبووە کە دەیبینی بە بەراورد بەو سیحرانەی کە خۆی ئەنجامی دەدان. کاتێک خوێندنەوەکەمان لە بەشی 8دا تەواو دەکەین، دەزانین کە باوەڕێکی ڕاستەقینەوە نەبووە. لە ئایەتی 12 دەفەرمووێت لە ئاو هەڵکێشرا، واتە شیمۆن ئینجا دوای فیلپۆس کەوت و سەرسام بوو بەو نیشانە و بەرچووە گەورانەی کە دەیبینی. شیمۆن زۆر باش دەیزانی چۆن زۆر یاری سەحری ئەنجام بدات، بەڵام ئەوەی لێرەدا بینی زۆر گەورەتر بوو لە هەموو شتێک کە پێشتر بینیتی یان فرید بوو بێت. ئەمەش بووە هۆی ئەوەی دۆخێکی سەیر و سەمەرەی لێکەوتووە کە پاڵنەر ڕاستەقینەوەکانی تێدا دەرکەوت. لە هەمان بەشدا لە ئایەتی 14ەوە
باسی سەردانی هەندێک لە نێردراوەکان بۆ سامێرە دەخوێنینەوە، چونکە بیستیان خەڵکێکی زۆر هەن کە مەسیحیین قبول کردوون و لە ئاو هەڵدەکێشرێت. لە بەشی 8 ئایەتی 14 دەڵێت: کاتێک نێردراوان لە ئۆرشەلیم بیستیان سامێرە پەیامی خودای قبول کردووە، پەترۆس و یۆحەنایان بۆ ناردن. دەبێت بزانین کە بوونی پەترۆس و یۆحەنا زۆر گرنگە، چونکە ئەمە پەیوەندیەکی بەهێزی هەیە بە پێکهێنانی کلیسا لەوێ. پەترۆس ئەو کەسەیە کە پێگەی سەرکەردایە وەرگرت و قسەی لەگەڵ کۆمەڵگا کرد. ئەوان بەهرەیەکی تایبەتیان هەبوو لە ئەنجامدانی نیشانە و موعجیزە، لە ڕێنگدانەوەی دەسەڵاتیەکی ڕاستەقینەوە پەیامبەران بوو. بۆیە نێردراوان داوایان لە پەترۆس و یۆحەنا کرد بچنە سامێرە تاوەکو لەم بابەتە بکۆڵنەوە. با خوێندنەکەمان لە ئایەتی 15ەوە تەواو بکەین. کاتێک هاتن، نوێژیان بۆ کردن بۆ ئەوەی ڕوحی پیرۆز وەربگرن، چونکە هێشتا ڕوحی پیرۆز نهاتبوو سەر کەسیان، تەنها بە ناوی عیسا خاوەنشکۆوە لە ئاو هەڵکێشرابوون. جا پەترۆس و یۆحەنا دەستیان لەسەر دانان و ڕوحی پیرۆزیان وەرگرت. یەکێک لەو شتە گرنگانەی کە پێویستە لە بەرچاو بگرێت ئەوەیە کە باوەڕی نوێمان لەبارەی ڕوحی پیرۆزەوە تەنها لە ڕێی ئەو چیرۆکانەوە بنیات نەنین کە بۆمان ئاشکرا دەبن و لێرە لە کردارە دەخوێنینەوە، چونکە چەندین ڕێگاتر دەدۆزینەوە کە ڕوحی پیرۆز خۆی تێدا دەردەخات. هەندێک جار ڕوحی پیرۆز وەک هێزێک دەهات کاتێک باوەڕیان هێنا، لە کاتەکانی تردا وەک ئەم بڕگەیە ڕوحی پیرۆز هات دوای ئەو باوەڕیان هێنا. بە واتایەکی تر، هەر یەک لەو باردۆخانەی کە کرداریان باس کراون سەبارەت بە مامەڵەکانی ڕوحی پیرۆز ئەزموونێکی تایبەت ناوازی هەیە، بە تایبەتی لە بابەتی موعجیزەدا. کاتێک شیمۆنی ساحر بینی هەموو ئەمانە ڕوودەدەن، پاڵنەر خۆپەرستەکانی دڵی دەستیان کرد بە دەرکەوت. ئەمە ناونیشانی ئەمە بەشەیە، چونکە لێرەدا ڕاستی دڵی ئەو دەبینین. لە ئایەتی 18 دەڵێت: شیمۆن بینی کە نێردراوان دەستیان لەسەر خەڵکدا دەنرێت ڕوحی پیرۆز دەدرێت، کە ئەمە شتێکی موعجیزەیە. واتە کاتێک نێردراوان دەستیان خستە سەر ئیمانداران، موعجیزەی ڕوویدا. ئەمە مەسیحی تایبەتە کە لەلایەن عیسای مەسیح و ڕوحی پیرۆزدا بە نێردراوان داوە. شیمۆن بینی کە نێردراوان دەستیان لەسەر خەڵکدا دەنرێت ڕوحی پیرۆز دەدرێت، پارەی بۆ هێنان و گوتی: ئەو دەسەڵاتە بە منیش بدەن تاکو دەست لەسەر هەر کەسێکدا بنێم ڕوحی پیرۆز وەربگرێت. پەترۆس لە ڕێگای ڕوحی پیرۆز ناوەوەی خۆیەوە بە بەشی ئاراستنی دڵی شیمۆن تێگەیشت. ئەم ڕستەیە خوارەوە پاڵنەر خۆپەرستی شیمۆن ڕوبەڕوونەوەی پەترۆسی لەگەڵدا باز دەکات. بازی وەکەت لەگەڵ خۆت لە ناو بچێت، چونکە وازانی بەهرەی خودا بە پارە دەبێت. لەم شتەدا بەپشت هەیە نەپشک، چونکە دڵت بەرامبەر خودا ڕاست نییە. دەتوانیت بزانین چۆن پەترۆس لەم وڵامە ئاشکرانێکی نائاسایی لە هێزی ڕوحی پیرۆز لە ژیانی نیشان دەدات، چونکە پڕ بوو لە ڕوحی پیرۆز ئەوە حکمەتەی کە ئەگەری ئەوەی پێبەخشی بزانێت چی لە دڵی شیمۆندا هەیە. ئەمەش بۆ خۆی موعجیزەیە. دوای ئەوە دۆخە هەڵەکەی گۆرانکاریە ناڕاستەقینەوە و ڕۆلایەتیەکە دەردەکەوێت. پەترۆس پێی دەڵێت: لەم خراپایە تۆبە بکە و لە مەسیحی خاوەنشکۆ بپەڕێەوە، بەڵکو لە مەبەستی دڵت خۆش بێت، چونکە دەتبینم کە پڕیت لە تاڵی گردووەی گوناهیت. ئەمانە قسەی بەهێزن. با وەڵامی سیمۆن بینین کە هیوادارین ڕاستەقینە بێت. شیمۆن گوتی: ئێوە لە پێناوی من داوا لە مەسیحی خاوەنشکۆ بکەن تاکو هیچ شتێک لەوەی باسییان کرد سەردامە نێت. ڕوونە کە ئەو زۆر ترسا بوو. دوای ئەوە پەترۆس و یۆحەنا لەبارەی عیساوە شایەتیاندا و پەیامی مەسیحی خاوەنشکۆیان ڕاگەیاند. گەڕانەوە ئۆرشەلیم و مزگێنیاندایە زۆر گوندی سامەڕای. ئێمە نازانین کە ئایا شیمۆن بەڕاستی ڕاستگۆ بووە یان نا، و ئایا ئەمە بووە هۆی ئەوە کە تەوبەی ڕاستەقینە بکات یان نا. بەڵام دەزانی کە عیسا لە ژووری سەرەوە بە نێردراوانی وتووە کە کاتێک ڕوحی پیرۆز ڕوحی ڕاستی دادەبزێت،
ئەوە جیهانی لەسەر گوناح و تاکە و لایەنی دینداری سزا دەدات. لەوانەیە ئەم بابەتە لەم ساتەی ژیانی شیمۆن ڕۆی بدات، ئێمە وەک باوەڕداران ڕۆژێکی ئەم بابەتە دەزانین. هەرچەند ڕەنگە ئەمە بە دۆخێکی زۆر تایبەت هەژمار بکرێت، بەڵام بنەمایەکی زۆر گرنگ دەخاتە ڕوو کە ئێمە پێی دەژین، چونکە ئەمڕۆ زۆر کەس هەن ئاعتراف دەکەن کە باوەڕیان بە عیسای مەسیح هەیە و لەوانەیە لە ئاویش هەڵکێشرابن، بەڵام ژیانیان ڕەنگەوە گۆڕانیان ڕاستەقینەوە نییە. لەوانەیە تێگەیشتنی هەڵەیە هەبێت بەهۆی فێرکرایە، تەواشەکەیان کردانەوە ڕۆڵەیەتی بەرامبەری بە ئەنجیلی مەسیح و پەیامی ڕزگاربوون. وانەیەکی گەورە کە لێرەدا دەتوانین فێری بین ئەوەیە تەنانەت ئەو کەسانەی کە دەڵێن باوەریان بە عیسای مەسیح هەیە لە ئاو هەڵکێشراون، ڕەنگە ئەزموونی گۆڕینی ڕاستەقینەوەی نەکردبێت. هەر بۆیە پێویستە هەر یەکێک لە ئێمە بە چاوێکی جددی لە ژیانی خۆی و ئیمانەکەی و باوەڕی بە چی هەیە و ئەم باوەڕە تا چەند ڕاستە بڕوانێت. بیر بکەینەوە کە ئایا ئێمە لە ژیانماندا دەستمان گرتووە بەو ڕێسمانەی کە پێی ڕاهاتوون، یان قەناعەتمان پێ دەکەین کە ئێمە مەسیحی باوەڕدارین یان تەنها خۆراگرین لە ئەنجامی شتەگەڵین. دیارکراو پێویستە دوورتر لەوە بجۆڵین کە تەنها ئەو ڕێسەوانەی ئەنجام بدەین تاکو تێبگەین لە واتە ڕاستەقینەوەی پەیامی ڕزگاری و ئیمانی بە عیسای مەسیح، کە بەرەوە ئەو ئەزموونە ژیان ڕێنوێمان دەکات و لە کۆتاییدا ژیانی هەمیشان پێدەبەخشێت. ئێمە دەزانین کە ئەگەر بەڕاستی باوەڕمان بە عیسای مەسیح هەبێت، ژیانی هەتاییمان هەیە و دەتوانین لەوەی دڵنیابین. پرسیارەکەمان بۆ تێفکیر و تێبەجێکردن: کاتێک مرۆڤەکان ئیمانیان بە عیسای مەسیح و ئارازوویان بۆ ئاڵوهەلکێشان ڕادەگەیەنن، چۆن دەتوانین یارمەتیان بدەین کە دڵنیا بن لەوەی ئەزموونێکی ڕاستەقینەوە ڕزگاربوونیان بەدەست هێناوە؟ شتێکی زۆر گرنگ لێرەدا ئەوەیە فێریان بکەین کە خودا چی گوتووە. بۆ ئەوەی قسەی خودا بزانین، ئێمەش مەسیحیمان لە ڕێگەی باوەڕێکی ڕاستەقینەوە بە ئەوی شناسی. ئەمەش دەمانباتە سەر ئەو خاڵە ژیانماندا کە تێدا دەمانەوێت بە تەواوی جیهان بڵێین کە ئێمە باوەڕدارین و ئەو ڕێگە جێبەجێ دەکەین کە ئاماژەی بۆ ئەوەی ئێمە لەگەڵ مەسیحدا مردین، بەڵام بۆ ژیانێکی نوێ گەیرانەوە. بنەماکە لێرەدا ئەمەیە: هەرچەندە مرۆڤەکان ناتوانن بە ڕاستگۆیی وەڵامی پەیامی ئینجیل بدەنەوە، تەنها کاتێک نەبێت ڕوحی پیرۆز دڵنیا دەکاتەوە، بەڵام پێویستە هەموو هەوڵێک بدەین بۆ ئەوەی یارمەتیان بدەین بە پاڵنەرێکی پاکەوە وەڵام بدەنەوە.